ئەم مزگەوتە لە هیچ ظروف و زمانێکا دانەخراوە و نوێژ و تاعەت و عیبادەت تایە بەردەوام بووە. تەکلیفی شەرعی ڕوومان تێیەکا کە ئەبێ نەچین. باوەڕم پێکە ئەوەنە تەسمەوە دەستم شۆردە دەستم توێقی پێوە نەماوە. ئەنی قەت چاوەڕێەوە نەبووین بۆ منە ڕۆژێک بێت هەموو ئیشەکان بە منە ئابوەستێ. توانم بڵێم لە ماوەی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژە هیچ ماسکێ لە بازاڕە نەما. نزیکەی 4 بۆ 5 کیلومتر دوورم لە خێزانەکەم، بەڵام نەمەتوانی هیچیان ببینم. ئەوە هەستێکی زۆر ناخۆش بوو. سلێمانی شارێک پڕ لە ژیان، پڕ لە جوڵە، شارێک خەڵکەکەی بەوە بەنێوبانگن حەزیان لە خۆشیە و ژیان دۆستن. زۆربەی کاتەکانیان لە دەرەوەی ماڵەکانیان بەسەر دەبن. بەڵام بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و هەموو شتێک گۆڕا. ڤایرۆسێک لە وڵاتی چین سەری هەڵدا، بە جیهاندا بڵاو بووە و هەرزوو ڤایرۆسەکە لە شارەکانی ئێراندا تەشەنەی کرد. لە کاتێکدا ژمارەیەکی زۆری هاونیشتیمانیانی کوردستان بۆ سەردان و بازرگانی لەوێ بوون. سەرەتای مانگی ئازار یەکەمین حاڵەتی ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی پشت ڕاست کرایەوە. لایەنە پەیوەندیدارەکانی سلێمانی زوو کەوتنەخۆ و شوێنە گشتەکانیان داخست بۆ ڕێگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. ڕۆژی 4/3 قەدەغەی هاتوچۆ ڕاگەیەندرا. بەوەش کەوتنە پێش زۆربەی وڵاتانی جیهان لە پاراستنی هاونیشتیمانیانیان. سەرەتای قەدەغەی هاتوچۆ بۆ 3 ڕۆژ بوو، بەڵام دواتر بەناچاری بەردەوام بوو. بە جۆرێک جوڵە نەما هەرگیز بە خەیاڵی هیچ کەسێکدا نەهاتووە ئەم شارە پڕ لە ژیانە بەو جۆرەی لێبێت. مزگەوتی گەورە یەکەمین و گەورەترین مزگەوتی شاری سلێمانیە. ساڵی 1984 زاینی لەسەر دەستی میر برایم پاشای بابان دروست کراوە. دوای زیاتر لە 200 ساڵ مسلمانان ناتوانن نوێژی تێدا بکەن و دەرگاکانی داخران. ئەم مزگەوتە لە هیچ ظروف و زمانێکا دانەخراوە و نوێژ و تاعەت و عیبادەت تایە بەردەوام بووە. تەنیا ئەوەی کە بیستی بێتمان داخرابێ لە کاتی نۆژەنکردنەوەی مزگەوتەکەیە بووە، ئەگینا ئەویش بەپێی ضرورەت ئەوەنەی کە پێویستی کردووە جومعە و جەماعەتیان ڕاگیراوە هەتاکو بە زووترین کات نۆژەن کراوەتەوە و دوای ئەوە بە هەمان شێوە نوێژ و جومعە و جەماعەتی تایە ئەنجامیراوە. پەیوەندی بینی خەڵک و نوێژ خێنان و مزگەوت پەیوەندی خواناسی و خۆشەویستیە. چوونیان لە ناخی دڵەوەیە. دیارە نەچوون بۆ مزگەوت بەنسبەت کەسانێکەوە کە ڕاهاتون لەسەر چوون بۆ مزگەوت شتێکی ناتەبیعیە و ناخۆشە، بەڵام پێویستە ئێمە لە هۆی ئەو نەچوونە جوان تێ بگەین. مزگەوتەکان لە پێش هەموو شوێنەکانەوە لە پێش هەموو شوێنە قەرەباڵەکانەوە داخران، بەڵام خەڵکی مزگەوت هەندێکیان ناڕەحەت بوون، نیشانەی ئیمانەکەیانە کە ناڕەحەتن بۆ مزگەوت، چونکە بەردەوام لە مزگەوتان بە شێوەیەک هەوڵیانەیە کە مزگەوت دانەخرێ، یانویست تەلەفۆنیان نەکرد، هاتوچۆی مزگەوتیان نەکرد، داوایان نەکرد کە مزگەوت دانەخرێ، بۆچی شوێنەکانی تر دانەخراون و مزگەوت لە پێش هەموو شوێنەکەەوە تا دائەخرێ. لە بارودۆخی کوردستانە ئەگونجێ هەندێک جار ڕووداوانی ڕوویان دابێ ڕۆژێک نەچووبی یا فەرزێ نەچووبی یا چەند فەرزێ نەچووبی، بەڵام ئەوەی باوا مودەیەکی درێژ مزگەوت داخرێ لە تەمەنی ئێمە شتی وەها ڕووی نەداوە و نەماندیوە. خەڵکی مزگەوت دەبێت شانازی بەوە بکات
کە لە هەموو کەسێک خۆپارێزترە لە هەموو کەسێک پاک و تەمیزترە و لە هەموو کەسێکیش هەست زیاتر بە مەسئولیەتەکە بۆ ئەوەی کە خۆشی و ماڵ و مناڵیشی و خەڵکی مسلمانەکانی ئەم لاولای تەنیشتی کە عیبادەتەکەن لە مزگەوتا و تەواوی بەشەریەت تووشی ناڕەحەتی و نەخۆشی و بەڵاو مصیبەت نەبێت. ئێمەش کە لەم کاتا ترسێکمانەیە نەک ترسێکی کەم ترسێکی عام نەک ترسی تەنیا شخصێک بەس ترس لە سەر هەموو کۆمەڵگە لەبەرەوە لێرە تەکلیفاتی شەرعی ڕووەکاتە ئێمە کە مزگەوتیش پێویستە نەچین بۆی چونکە کۆبوونەوەمان لە هەر شوێنێکە مزگەوت بێ یا غەیری مزگەوت ئەمان خاتە بەردەم ترسناکی بڵاوبوونەوەی نەخۆشیەک کە ئەم نەخۆشیەکی بێڕەحمە چوونمان بۆ مزگەوت لێرە ئەم زەرەرەمان لێبا تەکلیفی شەرعی ڕوومان تێیەکە کە ئەبێ نەچین ئەو کاتە بە چوونەکە دڵخۆش بووم ئیسە بە نەچوونەکە دڵخۆشم چونکە کاتێک کە ئەچووم بەگوێی خۆمە کرد خی گەورە ئەمری کردووە لە کاتی بانگا من بچم وەڵامی بانگەکە بمەوە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. لەو کاتا باشترین ئیش بۆ من ئەوەیە وەڵامی بانگ بەمەوە بتم جەماعەت بکەم ئەگەر ئیشێک لەوە ضروری تر نەبوو ئیسێژ ئاین تێگەیاندوم ئەو ئەجرێک کە لەوێ دەستمەکەوێ لێرەش هەر هەمە چونکە من لە تەماڵیانێ ناچم بۆ مزگەوت لەوێ دەرگای نەکراوەتەوە من نەچم هەتا هەست بە تەقسیر بکەم هەتا جاری وا هەیە لە کاتێکا کە بارانێک هەیە لە کاتێکا کە ناڕەحەتیەکی وەقتی هەیە لە بانگەکە لە باتی وەی فەرمی حەیە عەلە الصەلات فەرمی ئەلا صەلوا فی ڕیحالکم لە ماڵەکانی خۆتانە نوێژ بکەن. صلوا في رحالكم رحمكم الله صلوا في رحالكم رحمكم الله. ڕۆژانە 700 بۆ 800 کەس لە مزگەوتیان نانی خوارد 700 بۆ 800 فەقیر سوودمەند بۆ لە چێشخانە خێرەکەی حاجی کاک ئەحمەدی شێخ و لە مەدرسەکەی ڕۆژانە بەلایانی کەمەوە 40 فەقێ 40 مامۆستای ئەم شارە هاتوون لە خزمەت مامۆستا عالمەکانی ئەم مزگەوتەیە دەرزیان خوێندووە. ئەو کاتەی کە شێخ مەحموودی کوڕەزای حاجی کاک ئەحمەدی شێخ دەوڵەتی کوردی ڕاگەیان لە مزگەوتی گەورەوە ڕایگەیان. بەڕێکردنی مرد و بەڕێزەوە بەشێکە لە نەریتی کورد بەڵام تەنانەت گۆڕستانەکانیش چۆڵ بوون و بە دوور نەبوون لە بەڵای کۆرۆنا. من لە 91 لەسەر قەبرانم وتی بزانە چەند ساڵە بەڵام چۆڵەوانی و شتیوام نەدیوەکو ویستە بەم حاڵە بەم شێوەیە ئەم بەیانێ مردوو هاتۆ بەستە قەبران 2 سیارەی لەگەڵا بوو 2 سیارەکەی 6 کەس بەس ئەوە کە خەڵکێکی ئاساییشەوە نەبێ بڵێ بەم دەردەیش مردبێت هەر خەڵکی ئاسایە لە ماڵەوە مردووە یا نەخۆش بووە یا جەڵدە لێیاوە بەس خەڵک ناوێرێ دوای کەوێ و نایەت ئازیزترین کەسی شێتی ناوێرە هەر یە دوورادووری قەبرەکە وەسێ ئەبێ ئێمە بۆی داپۆشین و جەنازەکەی لێ وەرگرین و بۆی تەسلیم بکەین. جاری جاران ئەچوو کفنەکەیە کردەوە باوشی پیا کرد ماچی ئەکرد حتا بەردەکەمان نەخسە سەری جاری وابوو نێڵە بەردەکە خەینە سەری زۆر زۆر بەلایەوە ئەمایەوە لە ناو قەبرەکە ئینجاوی دای پۆشن ئەیش بە زۆریان هێنایە دەرەوە لەگە قەبرەکە ئیستەکەیە 5-6 مەتر لە قەبرەکە دوورەوەستێ نزیک نابێتەوە. ئێمەش واجبمانە وەزیفەمانەکە مەجبورین بین هاوکاری بین و بۆی داپۆشین بۆی بشارینەوە.
شتێک ئاسایی بوو. ڕۆژانە لە فڕۆکەخانەی ئەم شارەوە چەندین فڕۆکە گەشتیان بۆ وڵاتانی دنیا دەکرد. هەزاران کەس بۆ بازرگانی و بەسەربردنی کاتێکی خۆش دەڕۆشتن و دەهاتن. ئەوەش بازاری کۆمپانیەکانی گەشت و گوزاری گەرم کردبوو. بەڵام ڤایرۆسێکی بچووک فڕۆکە گەورەکانی لە جوڵە خست. ئێمە ساڵانی پێشووتر لە جەژنی نەورۆزە تەنیا لە ئۆفیسی سلێمانی و 5 بۆ 6,000 کەس گەشتێ کرد. لە ئۆفیسی هەولێرەوە دووقات بوو 10 بۆ 15,000 کەس گەشتێ کرد. لە کاتێکە ئێستا ئەمە نەکتەنیا کەم بۆتەوە بەڵکو سفر بۆتەوە، هیچ کەسێک گەشت ناکە. هەموو مەتارەکان داخراون بە شێوەیەکی ڕسمی. ئێستا کە ئەم گەشتانە وەستاوە کە داها سفر بۆتەوە، زۆر قورسە بۆنە بۆ کۆمپانیایەکی گەشت و گوزار، زۆر قورسەکە بتوانێت داهاتی ئەو هەموو کارمەندەدا ینی بیان موچی هەموو ئەو کارمەندانە بدات. لەوانەیە بۆ من لە بەرەوەی خۆمم زۆر پێمەوە دیار نەبێ، بەڵام ئەو کەسانی کە چەند کەس هەیە خێزانیان هەیە، ماڵیان هەیە، مناڵی زۆریان هەیە، بۆ ئەو کەسانە بێگومان زۆر کاریگەری زیاترە بێ و زۆریش پێوەیان دیارە بێ. بۆ ئەم نەورۆزە پلانی زۆرمان هەبوو، گەشتی زۆر باشمان ڕێکخستە بوو بۆ ئەم نەورۆزە کە بکرێ. ئەنی قەت چاڕێەوە نەبین بۆ منە ڕۆژێک بێت هەموو ئیشەکان بەمنەوە ئابوەستێ. و ئەگەر ڕۆژێک بێت و ئەم بارودۆخەش باشتر ببێ، بڕوا ناکەم زۆر بە ئاسانی بێتەوە باری خۆی لەبەرەوەی خەڵک ئەوە نەترساوە یەکەم شت دوای باشبوونەوەی بارودۆخەکە دەست ناکاتەوە بە گەشتکردن. لە ئاخیراوەی کە لە هەموو شتێک گرنگترە تەندروستیمانە. هەموو ئەم شتانە ڕۆژێک ینی جێگرەوەیەکی هەر هەیە، بەڵام کە تەندروستیمان تێک چوو کە خۆمان ڕۆشتین هیچ شتێک ینی جێ ئەوەمان بۆ ناگرێتەوە. ئەوە نزیکەی 20 ساڵە من لێرە ئیشەکەم، حرەسم غەسل بووە، مەعرەز بووە، ئەم منتیقە هەمووی خاستەن ئەم ڕاستە ڕێگە. ئیتر ئەمە یەکەم فەرعی مەعرەزەکانە. لە مناسبەکانە، لە نەورۆزە، لە جەژنی قوربانە، لە جەژنی ڕەمەزانە کە ئیتر ئەو پەڕی مناسبە بووە، خەڵک چووە بۆ ئەم لاولا ڕۆژی وا جەژنی وا هەبووە، 10 سەیارە، 7 سەیارە، 8 سەیارە بەس لە جەژنەکانە فرۆشراوە، لەم شوێنە عەقد نووسرا و کاسبی و کەسابەتی تیا بووە. ئێستا ئەوەتەی ئەم وەزعە ئاوای لاتووە، ینی هیچ تێ نەماوە، هیچ خەڵکێکی زۆری تایە بێپارە، سیارەیەکی زۆری کڕیوە بە بۆنێ ئەم نەورۆزەوە، ینی بایعوشاری تایە 5-6 سیارەی گرانی کڕیوە بۆ ئەم نەورۆزە. ئێستا حەچی بووە قەرزیشی کرۆدایەتی بەوە ئەوەتە لیا کەوتووە کەس دەی ناپرسێ و حەچی پێ نییە و جێ هێشتووە لە ماڵەوێ. وەکو ڕێڕەویش لە 24 سەعاتەکە 3 زەلام 2 زەلام نابینی هاتوو چۆ بکە، هەر چ سەیارە چ بە پیادەیش، نە دوکاندار نە هیچ شتێک. کابرایەکم لێرە 7 بۆ 7 ئێوارە حرەسم، زۆر نامرتاحم، زۆر ئەترسم، باوەڕم پێکە ئەوە نەترسم، ئەوە دەستم شۆردە، دەستم توێخی پێوە نەماوە. باشی براکەم سەرچۆنمەک نییە نەجانناوە لای سێ سوال سێدی لە ڕۆشتەوە بۆ دەست ناکەوێت وڵی تۆزە کەمە باشە زۆر سپاس سەرچاوم بەخێر بکات سەرچاوم لەکوێ دەستماکە لای سێ دوکان گەڕام نییە باشە دەست خۆش باشی دادا دەمامەکمان نیعزێت نەبێ باشە زۆر سپاس تا ئێستا 6 سێدی لە گەڕاوم بۆ محاڵەتە زۆر زەرورە بۆ خۆم بۆ ماڵ و ملاڵم پێویستە لە هیچ سەیدەلێک دەست ناکەوێت زۆر گەڕاوم دەست ناکەوێت بۆ ماڵ و ملاڵم پێویستە بچینە دەرەوە بۆ مارکێتێ بۆ شت کڕینێ پێویستە لە دەمان نابێت بەس لە هیچ شوێنە دەستمان ناکەوێت دوای ئەوەی کە ئەم ڤایرۆسی کۆرۆنای بڵاو بووە زۆر بە سەریعی ڕووی لە وڵاتی ئێمەکەی یعنی ئەتوانم بڵێم لە ماوەی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژە هیچ ماسکێ لە بازاڕە نەما ئێستا مشکلە لەوەیە ماسکەکە نییە بە هیچ پارەیەک نییە هەر عەدەد نییە ینی ئێستا ئێمە خۆمان ڕۆژانە ماسکمان پێویستە من خۆم وەخت خۆی پاکەتێکم کڕیوە لە ماڵەوە دامناوە ئێستا هی ماڵەوە هێناومە ماسک نییە خۆشمان بیبەستین زۆر ئەزمێ ڕۆژانە خەڵکیی زۆر بۆ ماسکە گەڕێن هیچ نییە ینی بە هیچ عەدەد بە هیچ پارەیەک نییە ئێمە خۆمان هەمان بوو 100 پاکەتێکمان و پاکەتیمانەیە بە 2000 پاکەتێ ماسکی عادی بوو چوو بۆ 20,000 دینار بەڕاستی ئەمەش معقول نییە چونکە ماسکە دوسپۆزەبڵە ینی ئەگەر ڕۆژانێک کەسێک لە ماوەی 24 ساعتە 12 ساعتی لە دەرەوە بێ پێویستی بە 3 بۆ 4 ماسک هەیە ئێستا بۆ نمونە حکومەت دەڵێ منعتە جەولە ئەی دوای ئەوەی منعتە جەولی هەڵگی ئەو کاتە ئەزمەکە زیاتر قوڵە بێت جاو کاتە خەڵک ئەچێ بۆ دەوام مناڵە چێ بۆ مەکتەب
خەڵگیەتە بازارەوە بۆ نمونە دوکانارە ئیشەکە ئەو کاتە هەر زۆر زەڕورە بەکاری بێنێ یعنی ئەزمەکە ئەو کاتە قوڵترە بێتەوە. تا ئێستا مانەوە لە ماڵەکاندا باشترین ڕێگای خۆپاراستنە لە ڤایرۆسەکە. کەرەنتین وشەیەک پێشتر زۆربەی خەڵک نەیان بیست بوو، بەڵام ئێستا لە هەموو شوێن گوێت لێ دەبێ. زەمن دوای گەڕانەوەی بۆ کوردستان ڕاستەوخۆ کەرەنتین کرا. بڕیارم ما بۆ خوێندنی ماستەر بچم بۆ وڵاتی ئیسپانیا شاری بەرشەلۆنە. ڕۆژێ لە کاتی خوێندنی وانەیە بووین، یەکێک لە دکتۆرەکانمان هاتە ژوورەوە وتی حکوومەتی ئیسپانیا بڕیاریاوە کە خوێندن لە هەموو زانکۆکانی ئیسپانیایە بە گشتی ڕابگرێت بەهۆی بوونی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا. ئێمەش لەگەڵ هاوڕێکانمان بڕیارماننا کە بە زووترین کات بگەڕێنەوە بۆ کوردستان، چونکە نەخۆشیەکە ئەوەی کە ئێمە ئەمان بینی لەوێ زۆر لە زیاتر بوو کە ئێمە تەسەوڕمانە کرد، ینی زۆر زیاتر گەشەیەکە و بالفعل واش دەرچوو. لەبەرەوە بڕیارمانە هەر ئەو شەوە سەعات 9 شەو بوو بیرم بێ تکتێکم بڕی و بۆ ڕۆژی دواتر شکر بە سەلامەتی گەڕاینەوە بۆ کوردستان. کە گەڕاینەوە بۆ کوردستان بڕیار وا بوو کە ئەو کەسانی کە لە دەروی وڵات ئەگەڕێنەوە بۆ ماوەیەکی دیاریکراو کە نزیکی 14 ڕۆژ بوو کەرنتینە بکرێن ئەنج بگەڕێنەوە ناو خێزانەکانن. من سەرەتا هیچ نیشانەیەکی نەخۆشیەکانم نەبوو، بەڵام هەم بە بڕیاری خۆشم هەم دکتۆرە بەڕێزەکانیش بڕیارمان کە ماوەی کەرنتینەکە کە 14 ڕۆژە تەواوی کەین ئەو کاتە بچمەوە ناو خێزانەکەم. نزیکەی 3 مانگێک تێپەڕی بوو کە خێزانەکەم نەبینی بوون، نەخۆشک و دایک و باوک و خێزان هیچیان. بۆچی نایتەوە؟ بۆچی بە خێرایی نایتەوە؟ زۆر بیرەکەم ڕێک وەکو عەسمان بیر دەکەم. چۆنی؟ باشی؟ چۆنی باشن؟ ئەمە باشی نەستاوی لە خەو؟ هاستاو. نانت خواردووە؟ خواردیوە. نانیشم خواردیوە. بیرمە کردم بزانم چیەکەن چی ناکەنم. زیوتی با تەلەفۆن کەین بۆ بابا. طبیعی ئەو ماوەی من لە کەرەنتینە بووم بۆ من زۆر ناخۆش بوو، چونکە ئەو کاتی من لە دەروی وڵات بووم، دوور بووم لە خێزانەکەم، بە ڤیدیۆ کۆڵ قسەمانە کرد ئاسایی بوو، چونکە من ناتوانم بیانکەمێ شوێنەکەم دوورە، بەڵام کە هاتمەوە ناو کەرەنتینە هەر لە ناو سلێمانیا بووم، نزیکەی 4 بۆ 5 کیلۆمەترە دوور بووم لە خێزانەکەم، بەڵام نەمەتوانی هیچیان ببینم، ئەوە هەستێکی زۆر ناخۆش بوو. ئەلو، چۆنی باشی؟ باشی سپاس دەکەم، تۆ چۆنی؟ خوا بەزیاوێ. لایەک باشن شکر. هەموو لا باشین. تۆ چۆنی؟ دەنگ و باست؟ وەڵا شکر زۆر باشم. خوا بەزیاوێ. مناڵەکان چۆنن باشن؟ باشن شکر. بیریانەکەم هەستاون؟ هەستاون. ویستم پێت بڵێمەوە فەحس و شتەکانم لەخوا بەزیاوێ هەموو شتێ باش بوو. دی لەخوا بەزیاوێ. کەرەنتینەکەشم تەواو بوو و تەواو لەخوا بەزیاوێ. سپاس بۆخوا. لە ڕێگەم یەمەوە بۆ ماڵەوی ئینشاڵڵا وتم بزانم ئێستایتەوە؟ ئێستا ئاوە لە ڕێگەم. دەی بەخێر دیتەوە. باسم بە زیوە بڵێم. دەی باش. دەی باش. بچکۆلەش هەستێنە. دەستکێش و هینەکەم دانم ماسکەکەم. قينة سلام. لا دەستکێش داناوە. زیوە ئۆی چۆن گۆڕاوە 15 ڕۆژ بوو کە بینیمە. حەزەکەم بیخۆم سەر. هەموو جارێکە بە ڤیدیۆ کۆڵ بەیەکەوە قسەمانە کرد، زیوە قسەی لەگەڵ باوکیا کرد، لە تاو ئەوەی کە باوکی لێرە نییە باوەشی پیاکە تون باوەشیە کرد بە مۆبایلەکەیە. ئەوە
هەستێکی زۆر ناخۆش بوو بە ئێمە بەڵام ئەوەی کە پارێزراو بین خۆمان مناڵەکان پارێزراو بین بە دوور بین لە ڤایرۆسەکە بەلامانەوە باشتر بوو کە چاوەڕێ بکەین و تا ماوەی کەرەنتینەکەی تاوابێ و ئەنجا بگەڕێتەوە بۆ ماڵەوە. سێمانگە چاوەڕێەوە و هەتا ئەم کاتەش ڕاستە من خێزانەکەم بینیەوە بەڵام نەخوشکم نە براکانم نەدایک و باوکم هیچیانم نەبینیەوە تا ئێستا لەبەرەوەی ئەبێ هەمومان لە ماڵەوە بمێنینەوە پابەندین بە ڕێنماییەکان هەتا ئەو کاتی کە نەخۆشیەکە نامێنێ و هیوادارم بە زووترین کات نەمێنێ و چۆن خێزانەکەم بینی و مناڵەکان بینیەوە بۆ شێوێش دایک و باوکم ببین.